وابکە خۆی متەصەریفە لەم کەونەیە چی ئەکا و چی ناکات لە غەیری بەرنامەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم شوێن بەرنامەی ئەو مەکەون ئەوە بکە بە مامۆستا و پێشەوات ئاخر کە ئەلەم شوێن کەسی کە مەکەوە نیوەی ئەوی لە مزگەوتا نوێژەکە شوێن خەڵکی کە کەوتووە شوێن کەسانێک کەوتووە کە سوچە بۆ خوا نابن بەدەم نییە بڕۆ دەمی هەرچیەکی تۆ کاکی برا هەر هەمووی زەمی هەیە بەسەر دامەندە ئیماندارە وی مشکلەکەتان چییە؟ ئەبوو جەهل کە لە هەموو کەس تەی پێغەمبەر صلی الله علیه و فەرمووی فیرعونی ئەم ئومەتەی من ئەبوو جەهلە خۆ ئەبوو جەهل جێزاری خوا هەیە بەخوا دوعای لە پێغەمبەرێکی صلی الله علیه و سەلەم دەستی بەرز کرد بۆ لە شەڕی بەدرایی و اللهم احنهم الغداة اليوم اللهم أينا أخطأ للرحم فصله الغداة اليوم أي الله من أبو جهل أي الله من اللهم أي كيسي لي رحمي قرتانوا كأوها مخذ مكثيا وبقجيك أو عشرتي كدو بشر لبين يك حمياني يا بفي غمر يصدر خوايا بشكيني دعاء في غمرك صدر لك يجلى الله أي بو فرعون أو بيوابو أو في صوشوف بتينا وكعبش شريكي الله وبوي كذاني الله هيو الله خوايا بو نبي بإيمانات أبي لا إله إلا الله كافر بهم خوايا غيري الله اینجا توی تناو ئیمانەوە بەس ئەڵڵا خوای تۆ بێت اینجا گوڵە جوانەکان جوابیم سێ پرسیارت لە قەبرە کە دایەوە تۆ قیامەتەکەشی بەدەستێنا مەنزیلەکەی خۆتت جێ زامن کرد کە جێگەی هەتاییتە کە بەهەشتە بۆیە پێتانەڵێم بە قوربان ئەم دنیایە خوا کە خستوینێتە سەر دوو کەلیمەی پێوتوین على أمد الرجاء إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا أو حد الرجاء كم شاناي أما الرجاء شكرا نجميري خوايا برزامني خوا دقا أما الرجاء كافر كان مجهل بدقا تخوني كعم جدو عيق ليلة كذمك